ای مسلمانان بشارت مانگی رمضان هات، مانگی کۆگای خیر و خوشی و مغزنی عرفان هات. ای مسلمانان بشارت مانگی رمضان هات، مانگی کۆگای خیر و خوشی و مغزنی عرفان هات. مانگی شەو نوێژ و تەراویح زیکر و یادی باریاو، نەمەڕاکات جێنەمێنی ساروەت و سامانات. مانگی ئینفاق و زەکات و بەز و بەخشینەکەوە، بۆچێ بەرچێ و پێشە بڕچێ باشترین مەیدانە، بۆچێ بەرچێ و پێشە بڕچێ باشترین مەیدانە. گەر دڵت ڕووناکە جانە تێبکۆشە فرسەتە، بۆ وت و وێژێ لەگەڵ حەق خوێندنی قورئانات. ئێستا دەرگاکانی جەننەت گشتگیراوە و ئاوان، مدەیەکی چەند بەنرخە بۆ ئەوەی میوانات، مدەیەکی چەند بەنرخە بۆ ئەوەی میوانات. ای مسلمانان بشارت مانگی رمضان هات، مانگی کۆگای خیر و خوشی و مغزنی عرفان هات. ای مسلمانان بشارت مانگی رمضان هات، مانگی کۆگای خیر و خوشی و مغزنی عرفان هات. دەرکی دۆزەخ داخراوێن گشت بە ئەمری ذاتی حەق، ئەو نەسیمی سۆزی خوایە بۆ گوناهباران، بۆ دەروون و دڵ نەخۆشە پڕ لە دەرد و عیلەتە، بۆ شیفای ئەو دەرد و ئێشە دۆکتۆر و دەرمانات، بۆ شیفای ئەو دەرد و ئێشە دۆکتۆر و دەرمانات. ای مسلمانان بشارت مانگی رمضان هات، مانگی کۆگای خیر و خوشی و مغزنی عرفان هات. ای مسلمانان بشارت مانگی رمضان هات، مانگی کۆگای خیر و خوشی و مغزنی عرفان هات. گەوهەری سۆم و تەسیح و باش بگرنە گوێکەوە، جوانترین فەرموودەی لە فەخری ئینس و جانات. مانگێکی وایە لەودا بۆ هیدایەت هاتە خوار، نور و قرآن و کلامی حضرتی رحمانات، نور و قرآن و کلامی حضرتی رحمانات. ای مسلمانان بشارت مانگی رمضان هات، مانگی کۆگای خیر و خوشی و مغزنی عرفان هات. ای مسلمانان بشارت مانگی رمضان هات، مانگی کۆگای خیر و خوشی و مغزنی عرفان هات.